ئەو دەرسەش وەکو یادخستنەوەیەک باسی سوورەی ممتەحینە ئەکەم ئینشاء الله. سوورەی ممتەحینە کە لە مەدینە هاتوۆتە خوارەوە، سەرەتاکەی باسی پیاوێکی مسلمانەکە کە ناوی حاتەبی کوڕی ئەبی بەلتەعەیە. ئەم حاتەبە لە مەدینە بوو ساڵی 8 کۆچی 20 طبعا یەکێکە لە ئەصحابی بەدر. ئەصحابی بەدریش معلومە چونکە سابقونن، چونکە یەکەمین کەسن کە سەنگەری ئیسلامەتیان گرتووە، ڕێزێکی تایبەتیان هەیە لە لای خوای پەروەردگار لە مێژووی ئیسلامە. حاتب کە بیستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیەوێ هێرشێک بکاتە سەر مەککە بۆ ئازادکردنی. حاتەبیش یەکێک بوو لەوانەی لە ئاحادی ئەو مسلمانانەی کە لەلایەن باس کرابوو. ئەویش کە خەبەرەکەی زانی و ماڵ و مناڵیشی لە مەککە بوو، نامەیەکی نووسی بە ئافرەتێکە ناردی کە فڵانی کوڕی فڵان بۆ یەکێک لە سەردارانی قوڕەیش ئاگاتان لە ماڵ و مناڵەکەم بێ، پێغەمبەر صلی الله عليه وسلم دێ بەرەو مەککە. ئەمەش طبعا کەشفکردنی سڕی پێغەمبەر عليه الصلاة والسلام. بۆیە وەختێک کە وەحی خەبەری دا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە حاتب شتێکی وای کردووە، پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمووی کە جبرەیل خەبەری دابوویە، فەرمووی بە عەلی کوڕی ئەبی طاالب و مقدادی کوڕی ئەسود، فەرمووی بڕۆن بۆ شوێنێک پێڵێن ڕەوضەت و خاخ، ناوچەیەکە لەسەر ڕێگا، ئافرەتێک بە سواری لەوەیە، نامەیەکی پێیە، لێی وەرگرنەوە وەرنەوە. وەختێک کە ڕۆشتن چوونە ناوچەکە و ئافرەتەکەیان بینی وتیان نامەیەکت پێیە بمان دەرێ. وتی نەخێری چم پێ نییە. ئیلحاحی زۆریان لێ کردووای وتیان ئەگەر نامەکەمان نەدەیتێ هەموو جانت دەگەڕێن، چونکە ئەزانین نامەکەت پێیە و ئێمە بۆ نامەکەش هاتوین و پێغەمبەریش صلی الله عليه وسلم وای فەرمووە. ئەوجا نامەکەی لە پرچەکانیە لە کەزیەکانیە دەرهێنا و نامەکەی دانێ. کە گەڕانەوە نامەکەیان هێنایە لای پێغەمبەر عليه الصلاة والسلام. پێغەمبەر عليه الصلاة والسلام حاتەبی بان کرد و فەرمووی ما هات، ئەمە چییە، چ کارێکە کردوتە حاتب؟ حاتەبیش فەرمووی وەڵڵاهی ئەی پێغەمبەری خوا، ڕازی بوون نییە بە کوفر دوای ئیمان، پەشیمان بوو بێتمەوە لەو ئیسلام. بەڵام جەنابە دەزانی هەمووتان، هەموو ئەو کەسانەی کە خەڵکی مەکەن و هاتوونەتە ئێرە مەدینە ئێستا ئەگەڕێنەوە، هەمووتان کەس و قەوم و قەبیلە و عەشرەتان هەیە لە مەککە. وەختێکیش ئەم هێرشە ئەچێتە ئەوێ و تێک چڕژانە بێ، هەر یەکاتوانە داڵدەی ماڵێک بدا. من کەسێکم لەوێ نییە، ئەو نامەم لەبەرەوە نووسی. عمەری کوڕی خەتاب ڕزای خوای لێ بێ فەرمووی دعني أضرب عنقه فإنه نافق. ئەی پێغەمبەری خوا لێگەڕێ با سەری بپەڕێنم، چونکە منافق بووە، چونکە ئیشی نیفاقی. ئەوجا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نا، لەبەرەوەی ئەهلی بەدرە، ئەهلی بەدریش خوای پەروەردگار دەربارەیان فەرموویەتی افعلوا ما شئتم فإني غفرت لكم. چی ئەکەن بیکەم من لێتان خۆش بوو. یعنی ئەگەر بێت و حاتەبی کوڕی بەلتەعە ئەگەر ئەهلی بەدر نەبوایە سەریانە پەڕاند لەبەرەوەی ئەو سڕەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام کەشف کرد، کەوەش ئیشێکی جاسووسیە. ئەو ئاەتانەش لەسەر ئەوە هاتوونەتە خوارەوە. نامە نووسینەکە مجەڕەد ئەوەندەی کە خەبەری نهێنیەکی مسلمانان بدرێ بە کافرەکان پێی وتراوە وەلا، پێی وتراوە هاوکاریکردنی دوژمن، پێی وتراوە سڕ هەڵماڵینی مسلمان، دیاریکردنی هەورەتی مسلمانان و نقطەی زوعفیان بۆ دوژمن. حاتەبی کوڕی ئەبی بەلتەعە زۆر ترسا لەمەی کە ئاەتێک لەسەری بێتە خوارەوە و ئەحکامێکی قورسی لەسەر بێ، بۆیە کە یەکەم جار گوێی لێ بوو ئاەتەکە هاتە خوارەوە، پێیان وت کە ئەفەرمێ یا ئەیوهە الەذینە ئامەنوو، داسڵەکی لە خۆشیە گریا، چونکە هێشتا بە صیفەتی ئیمان ماوە. یا ئەیوهە الەذینە ئامەنوو لا تتەخیذوا عەدووی وعەدووەکم ئەولیا. دوژمنی من و دوژمنی خۆشتان مەکەن بە سەرپەرشتیاری خۆتان، مەیکەن بە لایەنگری خۆتان، مەیکەن بە کەسێک کە پشتی پێ ببەستن. عەدووش یعنی دوژمن. عەدوو طبعا لە زمانی عەرەبیە بۆ مفرەدیش بەکاردێ، بۆ جەمعیش بەکاردێ.
ئینسانی مسلمان نابێت دۆستایەتی کەسێک بکە کە دژمنی خوایە، چونکە بە تەبیعەتی حاڵ هەر کەسێک کە دۆستایەتی دژمنەکەی تۆی کرد معناوە دژمنایەتی لەگەڵ تۆش کردووە. إذا صافى صديقك من تعادي فقد عاداك وانقطع الكلام. ئەگەر ڕەفیقێکی خۆت دژمنایەتی تۆ بکە وەکو کە دژمنەکەت هەیە ئەو بچێت دۆستایەتی دژمنەکەت بکە معنای وایە دژمنایەتی تۆشی کردو قد انقطع الكلام قسەی زۆری ناوێت.